سلااو و ڕێز ئیرۆ ئەم بەحسە مژارە گرنگیە زمان ji بۆی بەدەستخستنە مافێن نەتەوێن جودا ئانژی نەتەوێن بندەست دکەن و ئەم میناکە بەلجیکایە نیشان دەدەن یعنی لە بەلجیکایە تشتێک و ئەم دەبینن دیرۆکێدا بەلکی میناکێوی لە جیهانێ کێم بن ئانژی هەبن ئەم نزانن لێ لە بەلجیکایە مرۆڤ دکارە بێژە جارە یەکەمین مافێ گەلێن مینە هۆڵندی زمان ئانژی ئەڵمانی زمان بە ئاڤایەکی تێپێشخستن و تێداین و گرێداناوی ڕاستە و ڕاست بە بەکارئانینە زمانێ خۆجێیی هەیە یعنی دڤک و کەسێک و لە دیرۆکێ شارەزانە ئانژی خوێندنە بزانن بەلجیکا ساڵە 1930 سەر بەخۆ دەبێ بەریوێ لە بندەستێ هۆڵندادایە کۆلۆنیەکی هۆڵندیە و دەبن باندۆرە شۆڕشە فەڕەنسادا شۆڕشە بەلجیکاژی 1930 ئاوا دەبێت بەوێ ڕەنگی سەر بەخۆ دەبێت لێ دەوێ دەمێدا یانیش بۆی و شۆڕشە ئیندوستری پیشەسازی دەهۆلێدایە و سەرمایهداری دەلووتکەیە پێشکەتنێدایە زمانێ سەرمایهداریژی بێگومان لەوێ هەرێمێ زێدەتر فەڕەنسیە زمانی بۆرژوازی زمانی سەرمایهداری باڵاخۆ بەسەر هەر تشتیدا کشاندیە سینەما بە فەڕەنسیە تیاترۆ بە فەڕەنسیە کۆنسرت بە فەڕەنسیە میوزیک بە فەڕەنسیە هەر تشتێک بە فەڕەنسیە و لە دائیرەیاندا لە جادێدا لە هەر جەیەکیدا بە فەڕەنسی تێ ئاخافتن و ئەو سادکاک و جڤاکێندن مینە جڤاکێن فڵامانی و زۆری نەنا یعنی 6 ملیۆن و نیو 7 ملیۆنن و هێژمارە هەری زێدەیە لە بەلجیکایە ئەv ئاسیم لە ببن بێگومان ئەو ئاسیملەکی خۆویست بووە ji بۆی یعنی تەنێ لە بن باندۆرە زمانی بۆرژوازی و زمانی سەرمایهداری ئەو ئاسیملاسیۆن پێشکەتە کەسێک و کارکەریە دکەن کەسێک و لە دائیرەیەکیدا کار دکەن کارمەندێن دەوڵەتێنە ئانژی لە کارێن ڕای گشتیدا کار دکەن بێگومان ئەوژی مەجبور دەبینن ئاژی خۆ مەجبور دەبینن و بە زمانی فەڕەنسی باخفن و بەوی ڕەنگی زمانی هۆڵندی تەنێ دەبە زمانی جۆتکاران زمانی گوندیان زمانی شڤانان و کێمەکژی زمانی ماڵی لێ ڕەفلێکسێکی وسا دەناوە جڤاکێدا هەیە مینە باکووری کوردستانێک و کەسێکی و بخوازە خوا وەک ئینسانێکی شارستانی و پێشکەتی نیشان بدە دەوێ ئیسپات بکاک و ئەو بە فەڕەنسیەکی خۆش داخفە ئەو بەوی ڕەنگە لە ساڵێن 1960 شۆڕشە خوێندەوانن فلامان چێ دەبێ شۆڕشە خوێندەوانن لە یونیڤێرسیتەیە و ئەو شۆڕش حرەکەتێکی ناسیۆنالیستیە یعنی حرەکەتێکی نەتەوەییە یا فلامانان لێ دوو بنگەهێوی هەنە بنگەهەکیوی خۆسەری و بنگەهەکیوی یعنی خۆسەری و دیموکراتی بنگەهەکیویژی زمانە یعنی ئەو دەدەستپێکە خۆدا تو جاران بەحسە جودابوونێ ناکەن بەحساوەیەکێ ناکەن و ئەو خۆ بینن هەمبەری فەڕەنسی زمانان ئان ئەڵمانی زمانان بەوی ڕەنگی تشتێکتونەیە ئەو تەنێ کامپانیایەکی دەستپێکدا ئاوا دەکەن ناوێ کامپانیاژی ئەوە یەنکو بە زمانێمە ناخفن ئەو نەژمەنە یعنی کامپانیایەکی وسا ڕادیکاڵ و بە باندۆرە ئەو بەحسا کەسێن فلەمان دکن و بە فەڕەنسی داخفن لە ڕایە گشتیدا ئەو دەبێژن کەسێن و بە زمانێمە ناخفن ئەو نەژمەنە و ئەو باندۆرێکی پڕمەزن چێ دکە لەسەر جڤاکە یعنی بەڕاستیژی دکارن ji بۆی ئەو بەخۆ خوێندەوانن لە یونیڤرسیتێ دەخوێنن یونیڤرسیتەژی بە زمانی فەڕەنسینە بەوێ ڕەنگی دکارن باندۆرێکی پڕمەزن چێ بکەن لەسەر جڤاکێ دەستپێکێ دە شخصی خۆدا vêyekê bicêtînin û piştrajî di nava civakê de bicêtînin û wisa dibe ku li mêdyada li mêdyayê Belcîka da li rayê giştî de li daîreyan de heta li mehkemeyan de li nava polîs de û li nava hemî dibistanan de flaman ji xênî flamanî li herêma xwe bi zimanekî dinê neaxivin tenê be flamanî daxivin ku di destûra bingehîndanîne û di nivîsê danîne tiştekî nîne lê ew îsrar dikin em tenê bi zimanê xwe daxivin heger ku hûn dixwazin ji min fam nakin kerem kin hûn dikarin tercumeyê bînin tercume jî nabe
يعني تولي بنرى دوزكي محكمة ساعاتك دكشيني هاجر ترجمان جي هبا او دبدو ساعات لدبستان دا درسك ساعاتك دكشيني هاجر بيت ترجمة كرن دبدو ساعات نوسا او هم مصرفي زيادة هم جي وقتي زيادة انرجيكي زيادة دبا لو ما جي ايدي املي دنرن دنافبرا سالين 1907 و 1993 دا صلاة دارن بلجيكاي تين قناعتك يكو جغيني فدرالیزم چارەسەریەکی دنینە بەلجیکا دەڤان ساڵانەدا دەناو بە 5 پێواژویاندا بە 5 پێواژوێن ریفۆرما دەستورە بنگەهیندا بەلجیکا دەبە وڵاتێکی فدرال و ئەو فدرالی لەسەر بنگەها جڤاک و هەرێمانە هەرێم سنوورێوان سنووری زمانن يعني هريما هولندي زمان هريما فرنسي زمان و هريما ألماني زمان تشتندن يجي هنا بيجومان سيستما فدراسيونا بلجيكا موديل كي تايبتا يعني شاينيوي مروف لسر باخفلي او ايرو نمجارا ميا اگر بيخواستن ام دكارن جاري كدن لسر سيستمي باخفر لي وكما قلت نتویبونا فلامانان انجی ناسیونالیزم فلامی لبلجیکای کاراکترکی خوی ديمقراسي جي هي يعني او جزمان فرنسي نفلت ناكن جزمان فرنسي حجي ديكن نهاجي فرنسي يعني كسنكو فرنسي دزانن لهلي ما فلاندرن دبيجن لصدي نوتو بينجا ريجي كي بربر مزنكو خالك بفرنسي باش داخفن وجزماني فرنسي حاز دكن ليه او ناسيوناليزم وصادكاكو هركس سالن شستي حتى نها لمالا خوا لدبستاني لمحكمة لحرجيكي حتى لبروكسلا بايتاختكو فلاماني زماني ريجي وان لصدا ديا تاني بزماني هولندي باخفن جبو يقول بروكسل ستاتيو وي زمان وما قلت يعني ستاتيو هريمان انجي سنوري هريمان سنورين زمانه بروكسل جي دو زماني وي هنا برسمي زماني هولندي زماني فرنسي بقاسيكو هولندي زمان لبروكسل كيمينانا لصدي دهن ليدي سانجي دستورا بنجهين وصاحتيا آفاكرن لي لهمبري ويدي سان وكما قلت او ناسيوناليزم كي بر ديمقراطجي يعني باورياي بيونينكو هريما هولندي زمان بابا دولتكي سربخوا يعني او دفكرن دبيجن ام چما بن دولتكي سربخوا ام لحمي بلجيكاي دكارن ببن هاف باري د الصلاه داريه او ام دكارن بلجيكاي بيش بكن او ام دكارن بلجيكاي ديمقراط بكن براستيجي بلجيكاي ديمقراط دكن نتوين لهمبري وان فرنسي زمان و الماني زمان جي جوي كيف دكن او بيرنجي مروف دكاري بيجي فدراسيون كا ديمقراطيك لا بلجيكاي نهايه او بيرنجي بيرنجي دمشق او بيرنجي هاتيا انجام داين يعني جخوا او فدراسيون انجي ما في زمان تجارا جا عاصماني نهاتي خواري بلكي بآوائيكي يعني تيكوشانكي پر مزن هاتيا داين او تيكوشان جي واك ما قلت كسين خوين دوانن كام لبنرن اويك ام لباكوري كردستاني لباشوري كردستاني ام براورد بكن چوايا لباكوري كردستاني كسكي كو خوين دوان جينبه يعني خوا هنكي وك روشن بيري وكو شارستاني نشان بدا خوا مجبور دبينه يعني خالكي ولاوازيكي وسايكولوجي وساهية خوا مجبور ببينه اثبات بكاكو اوجي تركي دزاني وتركياوي جي باش اويك يعني لهول بلجيكا وك ما قلت خوين دوان دز دن شورش پێشەنگاتی دەکەن لە باکووری کوردستانی تولێ دنەڕی کەسێنک و جارێکی ڕۆژێکی چوو بە مترۆپۆلەکی ئیدی گاڤک و بەدەگەڕێ سەرسەرێمە خۆوەستە نیشاندا و تورکیایی باشە ئەو تورکی باش دەسانە یعنی پێشەنگاتی پێ نایکردن یادنێ لێ بنەرە پارتیان سیاسی جیوی نێوان بە ترکینە خیتابەتێوان بە ترکینە لە ئەوروپایژی گاوا مەتینگەک و مەشەکی دکەن پڕانتەنە ژغینێ ڕۆژ باش هەواڵن و دووسێ ستران و هەنێک دەهۆڵ و زۆر ناوساز ايدني حمي بتركيا ايدني حمي بتركيا يعني زماني كردي تاني زماني دهول زرنايا لهاتيا لميديا يوان بنرا ميديا يوان بنرا حار كسك كو تركياوي جو تركيا من قالك خراترا دتش كانالك فديكا وبتركي داخفه بتركي داخفه وهاجر كنت صعبت جي براوكي هفال تشما بتركي داخفه دبيجي والله بلا ديمقراطيين ترك جي فام بكن اي باشا لنافا ديمقراطيين ترك دا تركك نينكو كانالك جوان چيكا تو چما چه دیکی تو نکردی تو چما بزمانی خود چه نکی باشا او دبه کو ام بیجن 300-400 کانال هانا جوان 300-400 کانال هانا لصدی 99 هیوان به ترکیه
چما لە سەدی 99 بە تورکیا هەگەرکو هەند دخوازن دیموکراتên ترک لوە گۆداری بکەن ڕاستی دیموکراتی ترک لەوان گۆداری ناکەن یعنی ئەو مرۆڤ دەکارێ بێژە تەرجمانیەکی بەلاش دەکەن ji بۆی میت تەنێ میت گۆدار دکە تەنێ میت لەوان پرۆگرامên سیاسی گۆدار دکە و لە گۆڕی وێژی پسکۆلۆژیاوان ئانالیز دەکە تشتێکیدن تنەیە دیموکراتی ترک احتیاجان بەوان نینە ینی تو ئەگەر کو احتیاجێکی وساژی هەبە بلا نیشتیمان پەروەرێکی ترک سۆسیالیستێکی ترک دیموکراتێکی ترک وی کاری بکە هون چما دکەن نا ئەو تەنێژ بۆی پۆپیلیزمەیە تێبیرامێن بەریا 20 ساڵی بەلکی جوینێک هەبوو لە باژێرە ئانڤێرست ئانتوێرپن لە بەلجیکایی جوینێکی کوردێن باکوور بوو ئەژی چوم تەڤلی وێ جوینێ بوو کەسێک کورد دەوێت جوینێدا گەرەک بوو باخ فیابا کەس ئەس باوەڕم وڵات پارێزێکی حەکاری بوو کو تورکیاویژی بەلکی باش نەبە لێ بەخۆجی وەک پرەنسیپ تو جاران بە تورکی نەداخف دەخواست بە کوردی باخفە گاوەک و ئەم چون جوینێ و بە کوردی خواست باخفێ ئیدی بوو شەڕ یەکی گوت دیا من زازایە باێ من کرمانجە یەکی گۆ باێ من زازایە دیا من تورکە یەکی گۆ هەگەر کو هون بە کورمانجی باخفن ئەژی بە زازاکی داخفم ئەوێ دنێ گوت هەگەر کو وسا بە ئەزێ بە عەرەبی باخفم ئەوێ ڕەنگی ئیدی تەڤلی هەفتوو بوو داویەدا گەیشتن ئەنجامەکی گوتن وەرن کاکۆ کە ئەم بە زمانی خۆی هاوپار و هاوبەش باخفن زمانێوانی هاوبەش چییە؟ زمانی ترکیا بە زمانی ترکی ئاخفتی و گەلک جارنا مرۆڤ لێ دنەڕێ کامپانیا ji بۆی زمانی کوردی ئاوا دەبن ئەس بەخۆشی یەک دوو جاران چوومەوان کامپانیایەنە تو لێ دەنەری دەناوە ئەو دچە بروکسلی ئەم دچە ئەڵمانیای ji بووی و خۆنیشاندانێک چێ بکە ji بووی و زمانی کوردی وەری قبولکردن لێ دەناوە ئۆتۆبیسێدا بە ترکی داخفن خطاب بە تورکیا ئۆرگانیزاسیۆن بە تورکیا و بڵاڤۆک و ئەم بێژن تشتێن تورکی تێن خوێندن ئاژیستراین تورکی تێن گوتن یعنی مەسەلەیە زمان تەنێ مەسەلەیەکی دەستوری نینە مەسەلەیەکە کو تو بەخۆ پێکتینی پێک ناینی تو دەستپێکی بەخۆ پێک بینە بەخۆ پێک نینە حتا ساڵێکژی بەریانەها من بە چالاکوانێکی پڕ چالاک یا بەلجیکی ڕکار دەکرا و ئەو چالاکوان ji بۆی خەباتە تورکیایە هەمی چالاکی لەدار دەخستن یعنی ji بۆی چەپێ تورکانجی چالاکی لەدار دەخستن جارنا بە ئەم بێژن فەتحوڵڵا گولەنیەن و ڕەڤینە هاتنە ئەوروپای و خەڵکێوان لە زیندانێ دایە ji بۆی وانژی چالاکی چێ دەکردن ئەو وەک مەسلەیەکی مافێ مرۆڤان دەدیت بە قاسیک و ڕەخنی وی لە فەتحوڵڵا گولەنجی هەبوون و بە کوردانژی ڕا کوردێن باکوور ڕاژی چالاکی چێ دەکردن جارێکی ئەم بە هەڤڕابوون ئیدیبانی من کرد گۆوەرە وێنە ئەگەر زەحمەت نەبیانێکی ئاریکاریان بکەژی چون من ئاریکاریاوی کرد ئیدی مەدید هەمی چالاکیان کوردێمەی باکوور هەر شتێوان بە تورکی بوو دروشم بە تورکی بوون ئاخافتوانژی هەمی بە تورکی بوون ئیدی ئەوژی وقاسی چالاکی چێکرد بوون بۆ ئاڕا گەشت بۆ ئاستێکی کوردیکاری بوو فەرق و جودابوونە دەناوبرە زمانی کوردی و تورکی ببینە ژمەڕاگۆ گەلۆ ئەو بە تورکی داخفن مژی گۆ بەلێ گۆ مەسەلە چییە یا منژی گۆ مەسەلە ئەوە یانی ئاسیمیلاسیۆنە وسا قبولکردنە بوویە زمانێکی هاڤبەش یا کوردان ئێگۆ کورد ji بۆی زمانی خۆش هەر ناکەن من گۆ بەلێ هێگو چاوا چێ دەبێ من گۆ ساوێ یعنی دگۆ ئەو دەگۆ ئەردۆغان و دەوڵەتە تورکی ئەحمەقن هەگەر کو ئەحمەق نەبن ئەو زمانی کوردی قەدەغە ناکرد ئەو گەرەک زمانی تورکی لەوان قەدەغە بکەن هەگەر کو حکوومەتە تورکی بخوازە وا کوردانە جەزا بکە دەوێ حکوومەتە تورکیا زمانی تورکی لەوانە قەدەغە بکە ئەو زێدەتر زەحمەتی دکشینن بەڕاستیش گوستایە یعنی ئەو هەم کۆمیدیە و هەم تراژیدیە و ژێ زێدەتر گەلک کوردێمەی باکوور هەنە ژغێنی دەولەتێت شتێکی دەر ناخوازن لە هەولێرە ڕوونیشتە موچەیەکی لە حکوومەتە عراقێژی وەردەگرێ حکوومەتە عراقێژی وەک حکوومەتە عەرەبان دبینە و هەرتەمژی پرۆڤاقاسیۆنان چێ دکا و دەخوازە بێژە کورد نەعەرەبن و عەرەب پیسن و عەرەبوسانە و عەرەبوسانە موچەیە خۆشی لە حکوومەتە عراقی دەستینی لەسەر ناوێ کوردان ئانژی کارتێکی وسە ژێراچێکردنەش بک و لە گۆوی کارمەندێن حکوومەتە عراقی سەدان هەزار کوردێ باکوور و کوردێ ئیرانی هەنە کو موچە دەستین لە حکوومەتە عراقی
بناوی کارمند و تشتن و ساعتنا تعیین کردن لی او جبوی پارتی کی پروپاگاندا دکن جبوی پارتی کی یعنی بیعت دانا پارتی کی سیاسی لباسوری کردستان تو کار نکن هنک لورجی ناشین هنک انا مع مستوى زانینگه هنا لاستوكولم وموتشي کی دستینن و ده همان دم دابجی بحث ريفراندوم دکن بحث دولة كردية سر بخوي دکن بحث نتبيبون دکن و او موتشي انجي لبري حكومة عراق ده هەگەر کو ئەم بێژن پارچێکی باشوورژی بدێوان ئەو موچەشکو دێ ژ پترۆلا دزی ئەو پترۆلا و بەنا یاسایی بە کامیۆنان دفرۆشن تورکیاوی دفرۆشن ئیرانی ینی ئەو پارەژ ئیرانی ژ تورکیا دێ تو لێ بنرا و ئەو کەژی مەخابن بەردەوام بەسا دەوڵەتی دکن ژغێنی دەوڵەتی تشتێکی ناخوازن لێ ئەوژی پرۆگرامان بە تورکی چێ دکن دەبێژن بلا بە زمانی کۆمونیکاسیۆنێ باخن باشە زمانی کۆمونیکاسیۆنێ چوا دەبە بە تورکی بێ ئەو کەنگی وەزیفەیە ناسیۆنالیزم و نەتەوپەرستیەک و بە زمانی خۆ ناخفە و بە زمانێکی دنێ باخفە تشتێکی وسا چوا چێ دەبە ممکن نینە تشتێکی وسا چێ بە یعنی لە کیژە ناسیۆنالیزمێدا تشتێکی وسا هەبووە چما يعني چما هەگەر کو هەمی میدیا بە تورکی بن تەلەڤیزیۆن بە تورکی بن ڕۆژنامە بە تورکی بی مەش بە تورکی بن کۆنسرت بە تورکی بن و لە ماڵی خۆشی هەن بە تورکی باخن بێگومان زمانی وەی هاوبەش دبە زمانی تورکی لێ هەگەر کو هۆن هەنێکی قوربانی بدەن هەنێکی فیداکاریە بکەن هەنێکی دەڤژ چەپکان و پۆپولیزم و لایکێن سەر سۆسیال میدیای بەردن هۆن تەنێ بە کوردی بەکاربینن لە ماڵی و لە هەرجەیەکی لە جوینیاندا لە ناوا پارتیاندا لە کۆنسرت و مەشاندا وێ دەمێت جڤاک مەجبور دەبە تەنێ لە کوردی گۆدار بکە و کوردیژی فێر ببە جڤاک ئاوێنەیە عینکە دەسەڵاتەیە دەسەڵاتی لە کوردستانێکیە هەگەر دەوڵەت نەبە پارتێکی سیاسیە هەگە پارتێکی سیاسی نەبی شێخە مەلایە ئەم بێژن مەجلیسە کیەکی نینە بەوی ڕەنگی نەوسە نەها ئەو لە باکوور ڕەوش مخابن بەوی ڕەنگیە دەوردا هەنێکی کەماسیە گەلژی هەنا ینی وەک من گوت هەگەر و کەناڵێک هەبە بە زمانی کوردیژی پەخشەکەی پڕ باشی بکە کێم کەس لێ نەڕن لێ نانەڕن و وەک تشتێکی بچووک دەبینن ji بۆی چ ji بۆی ئەو پارتی و ئەو گروپ و ئەو گروپن و دەناو خۆدا زمانی تورکیکردنە زمانی ئەساسی تەنێ پرۆگرامن و لە گۆڕیوان هەرزان بێکەڵکن بێفایدەنە بە کوردی چێ دکەن و بەڕاستیژی وسایە تو لە تەلەڤیزیۆنان دەنەڕی تو لە میدیایان دەنەڕی کالیتەیە تشتێن و بە زمانی کوردی تێن ئاواکردن دەواری هزریدا دەواری فکری و ڕۆشنبیریدا پڕ خراپە یعنی ئەو کەماسیژی هەیە و دەناوە کەسێن و تەنێ زمانی کورمانجی وەک چەکێکی بەکارتێنن ji بۆی و کار نەکەن خەبات نەکەن ئاژی خوا هەنێک پرۆژیان بەشێرن تو لێ دنەڕی دەوانداژی کەماسیان پڕ مەزن یەن فکری هەنا ئەمێ بەحسا وێژی بکەین ئەمێ مەسلەیە باشووردا vێیەکێ بکە وەک ئەز نەها تێم سەر باشووری کوردستان لە باشووری کوردستانی ئەو یەکچەوە یعنی مەدەستپێکەدا گوت ناسیۆنالیزمە فڵەمانی زمان دوو کارکتەرێوی هەبوون کارکتەرە خۆسەری و دەناودا کولتوری زماندا زمانجی پڕ بەهێزە خۆ ڕێڤەبەری و کارکتەرێکی ویژی دیموکراسی هەبوو یعنی هۆڵندی زمان وەک من گوت ji فەڕەنسی نەفرەت نەکردن ji kesên ku Fransî de axivin û bi eslê xwe Fransî zimanin ji wan qet nefret nekirin û ji jiyana bi hevra nefret nekirin gotin û heta niha jî dibêjin em jiyanekî wek hev dixwazin rast e desa salên dumayê de hinek partiyên nasyonalîst ên radîkal hene niha jî yek dû partî hene lê li gorî baweriya min ew jî armancê wan ne ew ku cuda bibin armancê wan ew ji bo ku dunya ber ve پۆپولیزمێکی ڕاستڕە و دچە و لە گۆڕی وێ دخوازن زێتر دەنگان قازانج بکەن بێن سەردەسەڵاتداریە مەسەلەن پارتیا ئNVI هەبوو گاڤەکو ئەو ئۆپۆزیسیۆن بوو مخالیف بوو بەردەوام جار ناجار بەحسە سەرخۆبوونێ و جودابوونەکەی زێدەتر دەکرد یعنی تەمامەن دەوڵەتێکی سەربەخۆنە لێ جودابوونێکی زێدەتر مەسەلەن دەگۆ بلا خەتێمەی ترێنێژی جودابن خەتا ترێنی فەڕەنسی زمانن و هۆڵندی زمان تشتین وسا دەگوتن لێگاڤاکو هات سەردەسەڵاتداریە ئەو جودابوون و مودابن هەمی ji holê rabû postê xwegirtin pereyê xwegirtin û êdî çûn niha jî partiyên ku behsa vêyekê dikin henekî zêdetir armanciyan popülîzme ji bo ku deng kom bikin bi eqlê millet bilêzin û bi rengî deng kom bikin tiştekî wisa nîne di bingeha xwe de karakterekî wî dîmokratîk heye ew karakter
يعني بقاسي كود دەستپێکە دا خواست زمانی هۆڵندی بێ پێشخستن بێ بەکار ئانین لە هەمی ساحەیاندا هەمی ساحین کو ئەو تێدا دەژین و لە بروکسلێداژی هاوبەشی زمانی فەڕەنسی ببە و لە پەرلەمانێژی ئەو تەنێ بە زمانی خۆ باخن بێ تەرجمەکردن دە هەمان دەمێدا ئارمانجێکی دنێ وان ئەو بکو ئەو دەولەت یعنی دەولەتە بەلجیکی ببە دەولەتێکی دیموکرات نەتەوێن لە هەمبەری وانجی پێش بکەون نەتەوێن فەڕەنسی زمان و ئەڵمانی زمانجی پێش بکەون ژبێک و قەناعەتاوان ئەو بوو هەگەر نەتەوێت و بە مەڕا دژین ئانژی جیرانێ مەنا نەدیموکرات بن ئەمێ دەداویەدا وەڵدا بکەن ئەم نەکارن بە زۆری مافی خۆ بستینن لە باشووری کوردستانی بەوێ ڕەنگی کردن بە زۆر مافی خۆستاندن نەتەوێن لە هەمبەری خوا دیموکرات نەکردن گاواکو ئەم بێژن دەستپێکە 2000دا ڕژێمە سەدام بە تەمامەتی ڕووخە و بەغدا کەتە دەستی کوردان سەر و کۆماری و وەزیرێ دەرڤە و بەردەوام تەنێ لە دەردۆرێ سەر و کۆمار 10,000 پێشمەرگەی کورد هەبوون تەنێ دەردۆرێ سەر و کۆمار سەرفەرمانداریە گشتی یا سوپا کورد بوو لێ بنەرە سەرفەرمانداریە گشتی بەرپرسیارە ئیستیخباراتی دەمەکی کورد بوو يعني دەستپێکە ئەژغێنی کوردان کەس نەبوو شیعی بێ ئەزمون و بێ تەجروبە بوون سونیژی ڕاببوون لە هەمبەری ئەمریکای یعنی بە قاعیدێڕا شەڕ دەکردن و داویێداژی بوون داعش یعنی ژغێنی کوردان کەسێک نەبوو و هەر کەس محتاجی کوردان بوو کوردان دەمێدا لە شوونە دیموکراسیە چ کرد عراق بەرڤە طائفیە تێبردن بەرڤە مەزهەبچی تێبردن بەرڤە نەژادگەریە برن و گوتن حتا ji گروپێندنێ ڕادگوتن ئەم پەترۆلی خۆ دەفرۆشن هونجی چ دەکەن بکەن بەحسامە نەکەن ئەمژی بەحساوە ناکەن یعنی سازش بوونەک هات ئاواکردن و دەناوە ڕێڤەبەریا بەغدایدا هەر کەس ji بۆی خۆش بۆی پارتیا خۆ کار بکە و هەر کەس چوو پس مامەی خۆ دۆت مامەی خۆ کوڕخاڵی خۆ تاعین کرد لە دایرەیەکیدا هەر کەس خۆ زەنگین کرد لێ قەت خەما دیموکراسیە نەخوار و نەها عراق مەجبورە جاردن ببە دەولەت ji bo ku jeopolitik jî li herêmê wisa dixwazin Iraq gerek dewrekî wî hebe gotnekî wî hebe henekî qursayî û sengê wî hebe heybetê wî hebe ji bo ku ew heybet hebe dibe ku Iraq bibe yanî nabêjin bibe merkezî lê bibe yek qerar êniha tu lê dinarî Kurd gelek carna bi taybetî jî pedeka tu lê dinarî gazincekî wisa ji alî Iraqê têkirin ku dibêjin em gava ku bi wan radaxivin em wisa hîz dikin ku em bi Tirkiyeyê radaxivin يعني أو لشونا تركيا يتن بمراد عاقبا نصر أو بحثا مسألة بترولي ديك توليد ناري جبوي يكيتي عينيا وصا جبوي شيعيان عينيا وصا جبوي سنيان عيني وصا نهاد فيكو أف جهولي راببة وقابكو جهولي راببة مجبور دبا ببا مركزي أو مركزي جي ديمقراطيك نابا يعني هەگەر کو وسە دەژێ بربدەیت و دیموکراتیک نابژبووی و دەستپێکدا کەسی خەما دیموکراسیە نەخواریە نەها ئەو کوردێن کو تەنێ زمان بە بنگەه وەردەگرن و مەسەلەیە دیموکراسی ئێهمال دەکەن دەبێ ئەوژی سوود لە ئەزمونێ باشووری کوردستانی وەربگرن یعنی زمان بەسەری خۆ نەتشتەکە قڕۆجیژی زمانێوانی کوردی هەیە لێ کەسایەتیاوان شەڕەفێوان ناموسێوان هەیبەتاوان تشتێکیوان هەیە گەلۆ نینە دیموکراتن نینە نەخێر يعني دناوا عشيرتين دناوا قروجيان دا تولد نري قلق جارنا ظلم وساتين كرن جن وقاسي بأفايك هوفانتين كشتن كل دنيا دا مينا كيوانينا ليه بكرديج دا عخفن مينا لباشوري كردستان يجي ددسبيك انجليزان دا يعني دماكو عراق ماندات انتداب بريطانيا ابو بكردي دهات اخافتن ودما رجيما هري دجوا رجيما صدام ودما رجيما صدام جيدا مكتبه سرتاي ومكتبه نافندي بكردي دهات خويندن تني زانينجا با عربي بون زانينجا جي بشا كردي بكردي بو يعني برزغريك قط نبو لي تونها ليدنري هنر آن تقلیدی زمان ترکی و زمان دیدنی دنا آنجی بیناو روکا تولید نری شانو فیلم همی فیلمن تلفزیون ترکینا وکو هنر کجرا دبیجن شرای تایبتی ترجمانی کردی دکن تولید نری برواجی بلژیکا مثلا لبلژیکا لهريما فلاندرن كو استدا دجيم زارو كمن نكارن د مكتبه سرتايدا فيريزماني فرنسي ببن نابا دەvێ ئەو 6 ساڵە یەکەمین بە هۆڵندی بخوێنن ji bo ku زمانê هۆڵندی زمانê یەکەمینە لەوێ هەرێمێ
ئەو زارۆک دەبێ بە هۆڵندی بخوێنن لە پێواژەیە قۆناغا ناوەندیدا فێری زمانی دوێمین دەبن یا وڵات و فەڕەنسیا و پشتڕاشی فێری ئینگلیزی و ئەڵمانیژی دەبن یانجی ئیسپانی دەبن ئەڵمانی ئەنجی ئیسپانی یەکی گەرەک هەڵبژێر بەوی ڕەنگە لە باشووری کوردستانی تولێت نەڕی دەبێژن مەعەر سەر بەخۆکریە دەبێژن ئەم بە زمانی کوردی داخفن تولێت نەڕینەها زارۆکێن عمرێوان 6 ساڵە هێک کوردی نزانە دشینی مەکتەبە ئینگلیزی ئەو زارۆک تشتێک ژێ دەردەکەوێ مینە سەڵاتەیە کەس نزانێت چاوا داخفێ فکرێوی چوایە چاوا دەفکرێ تشتێک تێدانینە و ئەوژی تشتێکی ڕاست نینە لۆ ماژی تولێت نەڕی نەها یعنی بەڕاستی تشتێن و دەوارێ نەتەویبوونێدا دەبێژم و تێبەکارانین یعنی تشتێک و بەریا ساڵە 48 تشتێک و شێخ و مەلایەن عەرەبکردن ئێن فەڵەستینی عینی تشتی دکن لە ورژی هەموو هێڤیاوان ئەو بوو جوویەک وەرێ عەردێوان بکڕە ژبێک و کەس نەدەچوێ دەمێ کەس نەدەچوو قودسێ عەرد بکرێنەوەسا نەهاژی ئەو لە هەولێرێ بیناییان مەزن چێ دکن بینایی پڕ مەزن چێ دکن هەر خانیەک ئاژی هەر دەپارتمانتێک بە ملیۆنێکیە بە ملیۆنێکی کارکەرێک لە هەولێرە چاوا دەکاری بە ملیۆنێک دۆلار بکرە کی دکرە عەرەبەک دکرە عەرەبەکی ئەم بێژن زەنگین ئانجی عەرەبەکی وڵاتین کەنداوێ تێ دکرە وسا عەرەب زێدە دەبن لەور و هەر بەخۆژی دچن ژە ئالیە دەردۆرین خۆوە پرۆپاگەندەیەکی چێ دەکەن دەبێژن عەرەبان ئەم خوارن عەرەب تژی بوون عەرەب زێدە بوون عەرەب هەمی کارخستنە دەستی خوا ژ بۆی وەیەکێ ژ بۆی وە چینێن ناوەڕاست نەهێلایە ئینسان ئان زەنگین بوونە پڕ زەنگین بوونە بە ئاوایەکی ناشەرعی ئانجی پڕ فەقیر بوونە چینێ ناوەڕاست نەمایە ئەو چینێ ناوەڕاست مەجبورش دەرڤە بینن و هۆن پەرەیاوان لێ دنەڕی یا قەت لە بانقەیەکی کوردستانیش خوێنینە لە بانقە هەبەژی بانقە عراقی هەیە و پەرە دەوردە ناڕازین پەرێوان لە قەتەڕەیە لە تورکیایە لە ڤەنجەیانەیە یانی لە دووبەیە نەتەوی بووناوان وسایە لۆ ماژی دەداویدا دەبێژم یانی نەتەوی بوون دوو ئالیە یەک دیموکراسی دوو خۆسەریک و ئەو خۆسەری دەناودا زمان هەیە ئەو پڕ گرنگە بەڕاستی مرۆڤ گەرەک لەسەر vەیەکێ باشتر هەم شڕۆڤە بکە و هەمژی vەیەکێ بکێ ڕۆژەف دەناوبەرە دەناوە پارتیاندا دەناوە هەمی جڤاکاندا هەگەر و بەوی ڕەنگی نەبێ بەڕاستیژی واتایەکی سیاسەتی نامینێ واتایەکی دیموکراسیە نامینێ یعنی گەلک جارنات و لێ دنەڕی ئینسان دەبن دوو بەش هەنێک دژی دیموکراسیەنە ئالیگرێ زمان و سەرخۆبوونا ئانجی خۆسەریە کللتورینە ئالیە دنێژی ئالیە دیموکراسی و بە هەڤڕاژیانێنە لێ مەسەلەیە زمان و خۆسەری و خۆڕێڤەبەریە ئەم بێژن ئیهمال دکەن یعنی ئاv هەردوو بە هەفتوو بە گرێدایینە ژە هەفتوو قوت نابن لێ دەناڤە مەدا ئەو کەسایەتیان و دەوان سازیانەدا کار دەکەن و گەل بەگشتی و کەسین خوا ڕەوشن بیر دەبینن بە تایبەتیژی کەسێن و خوا وەک ڕۆژنامەوان دەبین و شاڤ و ڕۆژدێن پرۆگرامان چێ دەکەن بە تورکی دەوی واریدا بەڕاستی گەلێکی هەنێکی لە خوا و لە چارە نوویسا خۆش شەرم بکەن و بفکرن حتا بەرنامەیەکی دن سلااو و ڕێز لە کەرەما خۆ هەوڵ بدەن کەناڵامە یا یوتوبێ یا هیوا خۆشناو سوبسکرایب ئەنجی ئابۆنە بکەن حتاکۆ ئەم بکارە بن دەمێ پێش زیدەتر دەخزمەتی وەدا بن و شڕۆڤە و بەرنمەیەن بەوی ڕەنگی بە قاسی و ئیمکانێمە هەیە پێشکەشیوە بکەم دووبارە سلااو و ڕێز ماڵاوە ئاڤە